بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئاستی ناوخۆی هەرێم و عێراق کاردانەوەی زۆر دژی تۆپبارانی تورکیا لەسەر تۆپبارانکردنی ناوچەیەکی گەشتیاری دروست بووە کە تێیدا نۆ هاوڵاتی مەدەنی کە گەشتیاری عارەب بوون گیانیان لەدەستدا و زیاتر لە 20 گەشتیاری تریش بریندار بوون. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر کاردانەوەکان دەکەین. ئایا کاردانەوەکان هەرتەنە لە سنووری بەیاننامەدا دەمێنەوە یاخود عێراق و هەرێم دەتوانن سنوورێک بۆ تۆپبارەکانی و بردومانەکانی تورکیا دابنێن؟ تورکیا لە عێراق و لە هەرێم بەدوای چیەوەی و ئایا دوای ئەو کاردانەوەش کە لە شەقامی عێراقی دروست بووە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی تورکیا و عێراق؟ لەگەڵ یەک لە بەڕێزان دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری تورکیا لە استودیۆ، هەروەها لە کەرکووکشەوە لیوە محەممەد سابیر شارەزای سەربازی سەرم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکتۆر بەخێر بنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ڕووداوەی کە ئەمڕۆ لە سنووری زاخۆ لە گوندێکی سنووری زاخۆ ڕوویداوە کە خەڵکی مەدەنی بوون بە قوربانی و ناوچەیەکی گەشتیاریش بە ئامان گیراوە. بەناوی خۆی گەورە میرەبان سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیام و ئێوەی بەڕێزیش لە ڕاستیا سەرەتایی دانی ئەو کارە ساتە ئەەکەین لەبەرەوەی ئەوە هێرشە بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش گەشتیارەکان کە لە ناوچەیەکی گەشتیاری هەرێمی کوردستانن بۆ بەسەربردنی پشووی هاوینە سەردانی ئێران کردووە. پێشتری هەموو ئەو تۆپبارانەی کە لە هەرێکە لەلایەن تورکیا و ئێرانەوە کراوتە سەر ناوچە سنووریەکان و خەڵکی هەرێمی کوردستان لە خەڵکانی مەدەنی شەهید کراون و گیانیان لەدەستداوە و ئەوانەژی دانەیەکەین. لەبەر ئەوە پێویستە هەرێکە لە تورکیا و لە ئێرانیش ڕێز لە سەروەری هەرێمی کوردستان بگرن و ڕێز لە ئاسایشی کۆمەڵایەتی و لە ئاسایشی سیاسی و سەقامگیری هەرێمی کوردستان بگرن. لەبەرەوەی هەرێمی کوردستان ینی ناوچەیەک بووە مای مەترسی و زیان نەبووە بۆ هەرێکە لە تورکیا و لە ئێران وەکو حکوومەت هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی پەیوەندیەکی کۆمەڵایەتی فەرهەنگی پەیوەندێکی سیاسی و ئابووری شەیە و ئەم دوو وڵاتەش سوودێکی زۆریان لە سەرچاوەکانی وزەی هەرێمی کوردستان کە نەوتە و گازی سروشتیش کە ئێستا و داهاتوە دەتوانێت سوودی لێبین و هەرێمی کوردستان بۆ بە بازارێک بۆ ساختکردنەوەی کاڵەکانی ئەو دوو وڵات. سەبارەت بۆ ڕووداوەش ڕووداوێکی هەتا بڵێ ناخۆشە و ئەمە درێژکراوەی بەرداوامیدانی مەترسیە لەسەر کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان کە پێشتریش لە ناوچەی کوونەماسی لە سنووری پارێزگای سلێمانی و ناوچە کشتتوکاڵیەکانی ناوچەی پێنجێنیش کە تۆبارانی ئەو ناوچانش کراوە یاخود ئەو ناوچانش کراون بە ئامانج. ئەمە مەترسێکی گەورەیە لێدانە لە ژێرخانی ئابووری و لە ژێرخانی گەشتیاری لە هەرێمی کوردستان. مەترسەکەی چ جگەلەوەی کە کۆمەڵە خەڵکی مەدەنی بوونە قوربانی ئەم جارە مەترسەکەی بۆ کەرتی گەشتیاری شەیە کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان مەترسەکە چییە؟ بۆچی بەڕێزت پێ دوای ئەمە لێدانێکە لە کەرتی گەشتیاری هەرێم؟ لە ڕاستیات چکە ئێمە هەرێمی کوردستان ینی هاوین بەشێکی زۆری داهات لە کەرتی گەشتیاریە لە ناوچە گەشتیاریەکان و سەردانی گەشتیارەکانە. خۆتان ڕەنگە ئاگادار بن لە میدیای خۆتانەوە کە ساڵانە ینی داتا و ژمارە و زانیاریەکانی سەردانی گەشتیاران بە تایبەتی لە ناوچەکانی شارەکانی ناوەڕاست و خواری و عێراق و سەردانی هەرێمی کوردستانەکەن بە حکمی گونجاوی کەشوهەوا و پێچەوانەوە نالەباری و گەرمی پلەکانی گەرمە لە ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق. بۆیە ئەمە واکات کە پێشتری ژەندێک ڕووداوی هاوشێوە هەبووە وەکوتم لە ناوچە گەشتیارەکانی پارێزگای سلێمانیش ئەمە واکە کە گەشتیارەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی عێراق و لە ناوخۆی عێراقیش جۆرێک لە سڵەمینەوە ڕویان تێبکە ینی کە تۆ ناوچێکی گەشتیاری بە ئامانج بگیرێ و خەڵکێکی گەشتیار بە ئامانج بگیرێت کە لەسەر نەخشە و لە ڕێگەی هەموو مانگە دەستکردەکان و لە ڕێگەی زانیاری بڵێن ئیستدڵاعاتی خۆیانەوە دەزانکە و ناوچانە گەشتیاری تایە. ئەمە جێگای مەترسیە بۆ کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. بۆ خۆشتان ئەزان هەرێمی کوردستان بە حکمی خراپی ئیدارەدانی سامانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە و نادیاری داهات و ئەو کەم و کورتیانەی کە هەیە بۆ خۆی خەڵکی هەرێمی کوردستان باجێکی گەورەی داوە لە مەسەلەی نەبوونی موچە و بابەتی قەیرانی موچە و پاشەکۆوت و دەست بە سەراگرتنی بەشێکی زۆر لە داهات و لە موچە و قوت و بژێوی خەڵکەی و ئێستا ئەمەشی بێتە سەر ئەمە لێدانە لە کەرتی گەشتیاری و زیان لە داهات هەرێمی کوردستانەدا لە داهاتەوە. بەس بەهۆی ئەو بردومان و شەڕێکردنەوە تورکیا و پاکەکە هەیە
زیانی زۆر بەر ناوچە سنووریەکان گوندنشینەکان بێت جگە لەلایەن گەشتیاری کشت و کاڵ و ئاژەڵداریش کەوتووە بەر ژینگەی ئەو ناوچانش بەتێکی تاوان ئێمە با هەر تەنها تورکیا لایانی تورکیا نەگرین پێویستە چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستانیش ینی بارودۆخی هەستیاری هەرێمی کوردستان لە پێشچاو بگرن بۆ خۆتان نەزان ئێستا هەتا دێت کار لەسەر قارسکردن و بچووکردنەوەی هەرێمی کوردستان ئەکرێەوە تەوقدانی ئەکرێ بەشێکی کێرە زۆری و بەتایبەتیش ناوچە سنووریەکان بەشێکی زۆر خەڵکێکی مەدەنی تایە کە سەرقاڵی مەڕووماڵان بەخێوکردن و ئاژەڵداری و گاوداری و مەسەلەی کشت و کاڵە پێویستە چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستانیش لەو شوێنانەوە تایبەتیجە ناوچە گەشتیارەکانیش خۆیان بە دوور بگرن ئەمە واقعێک هاتووەتە ئاراوە کە بەهۆی ئەو ململانیە سیاسیانی لە نێوان یەکێتی و پارتی هەیە و لە نێوان حیزبەکان خۆیان لە ناو خۆیانە هەیە ئەم وای کردو کە پێڕانەگەن بە کۆنتترۆلکردنی ناوچەکانی دەرەوەی سنتەری شارەکان بە تایبەتی ناوچە سنووریەکان کە ناوچەیەکی شاخاوی سەختن کۆنتترۆلکردنیان یاخود جێگیرمنتیانە تۆزێک ئەستەمە بۆیە چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستان پێویستە یعنی لەو ناوچانە نزیک نەکەونەوە لە ناوچە گەشتیارەکان لەبەرەوەی تورکیا بە هیچ جۆرێک گوێ بەوە نادا کە لە هەر شوێنێک چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستان بە ڕێگەی ئیسەطلاع و پەیگیری خۆیان و هەست بکەن لەوێ هەیە دوودڵ نابن لە لێدانیان بۆیە ئێمە چەندها نمونی تریشمان بینی و حتا لە نزیکی شوێنە نزیکانی شارەکانە کە ئەمە مەترسێکی گەورەیە لەسەر خەڵک پێویستە پەکەکەش ئەوە بە هەند وەربگرین دێمەوە دکتۆرە سینە کەرکووک لای کاک لیوا محەممەد سابیر شارەزای سەربازی کاک لیوا محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو بڵێن تۆپبارانە کە کراوە لە ڕووی سەربازیەوە خوێنەوەی بەڕێزت بۆ ئەو ئایا تۆپباران بۆ یاخود ئەوەی کە دیارە بردومانی فڕۆکە بۆ چکە تا ئێستا لە لایەنێکی ئەمنی وەکو پشڕاستکردنەوە پشڕاست نەکراوەتەوە ئەوەی کە بەڕێز سەیری ڤیددیۆکان کردیان خوێندنەوەت بۆ هەبوو بێت جۆری ڕووداوەکە چۆن بووە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بینەر و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان هەروەها بەڕاستی ئەو ڕووداوەی ئەمڕۆ ناخی هەژاندم بەڕاستی ڕووداوێکی تراژیدی بوو من لێرەوە سەرخۆشی خۆم دەرەبرم بەرامبەر ئەو شەهیدانەی کە ئەمڕۆ بوونە قوربانی لەو کارساتە هەروەها دوعای خێر بۆ بریندارەکان دەکەم ئینشاءڵڵا بە زووترین کات چاکە بنەوە بەڵێ ئەو بەڕاستی هەرێمی کوردستان یاخود عێراق یعنی بووەتە ساحەی عملیات یعنی ساحەی عملیاتی سوپای تورکیا بە هەموو هێزەکانیەوە بە هێزی ئاسمانی بە هێزی چۆنەڵێ ئەرزی بە هەموو جۆرە چەکێکەوە بە کەیفی خۆی داخلی هەرێمی کوردستان یاخو حدودی عێراق دەبێت بێ ئەوەی گوێ بدا بە هیچ قانونیەکی دەولی یا چۆن علاقاتێک لە بینی عێراق و ئێراندا هەیە عێراق و تورکیا یاخود هیچ پرەنسیبێکی عەسکەری یاخو سیاسی یاخو دیبلۆماسی کە لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا هەیە بەڕاستی ئێستاکێ چۆن لە ناو تورکیا دەست دەکات بە عملیاتی عسکەری بە هەمان شێوە لە ناو عێراقدا ئەبینین بە هەمان شێوە بە کەیفی خۆی کوێی بێ دەڕات هەتا لە ئەتوانم بڵێن لە قولایی عێراقیش بەڕاستی دەستی تورکیا دەگاتە هەموو شوێنێک هەموو شوێنە بە هەموو شێوەیەکی سەربازی ئایا بە تەیارە بێ بە فڕۆکە بێ یاخود بە مەدفەعی بێ یاخود بە هەر شتێکی کە بێ تەماشا دەکەی سوپای تورکیا و حکوومەتی تورکیا دەستی دەگەێنێتەوە و ناوچانە کە گوایە بە دوای کۆمەڵێ خەڵک دەگەڕێت کە ئەوانە کە متەمەڕدن لە حکوومەتی تورکی کە پێیان دەڵێن پەکەکە کامانە کە ئیساکە لە ناو سنووری هەرێمی کوردستانی یاخود لە بەشێکی عێراقدا هەن
بەڕاستی ئەمە حجە نییە بۆ تورکیا یا بۆ سوپای تورکیا کە بەم شێوەی کە ئەبینین یعنی بە ئارەزووی خۆی قەسفی سنوورەکانمان دەکا قەسفی گوندەکانمان دەکا خەرقی حدودمان دەکا دێتە ناو سنوورەکانمانەوە هەروە معسکرات دروست دەکا تەسریحاتی کۆمەڵێ مەسئولینی عسکەری و سیاسیان کە بەڕاستی ناگونجە لەگەڵ هیچ پرەنسیبێکی دیبلۆماسی و عسکەری ئەتوانم بڵێم ئەمە بەڕاستی بەڵێ ڕووداوەکەی ئەمە خەرقە بەڵێ ڕووداوەکەی ئەمڕۆ کە ئێستاش لیژنەی لێکۆڵینەوە لەلایەن عێراقەوە پێکاتووە تا ئێستا ڕوون نەبووتەوە تۆپبارانە بردومانە هەتا وەزارەتی دەرەوەی تورکیا کەمێک پێش ئێستا ڕاگەنداوی بڵاوکردەوە دەڵێ ئێمە نین بە قسەی خۆیان دەتوانرێت زۆر بە ئاسانی دەستنیشان بکرێت لەکوێوە کراوە کێ دەتوانێت ئەمە دەستنیشان بکات والله بە بۆچوونی من یعنی تورکیا و هەندێ چەکدارانی پەکەکە لەو ناوچەیان و هەروەها ئەو تۆپبارانە بەهێز بووە بە قووەت بووە ئەوە لەلایەن گروپێکی وەکو پەکەکە بڕان ناکەم ئەنجام بدرێت لەبەرەوە زیاتر ئەوە هێزێکی عسکەری بەهێز دەوڵەتێک هەڵدەسێ بەو تۆپبارانە یا بەو بەهێزەی کە ئەمبینیمان چەندین کەس بوونە قوربانی و چەندین کەس بریندار بوون بەڕاستی ئەمە پێویستی بە لێکۆڵینەیەکی قوول هەیە پێویستە و دیاریشە ئیتر پێویست ناکات یعنی ئەوەندە بچنە ناو مۆزوعەکانەوە بەڕاستی عێراق وا دەردەکەوێت سیادەی لەدەستداوە هەروەها عێراق وا دەردەکەوێت کە تورکیا بە ئارەزووی خۆی داخلی سنوورەکانمان دەبێت دیارە هیچ حسابێک بۆ نەبووە سوپای عێراق و نەبووە سیادەی عێراق دەکا دیارە عێراق بە دەوڵەتێکی زەعیف و زەلیل و داماو دادەنا و جێیشەکەیشی بە جێیشێکی زەعیف و هەزیل دادەنا تورکیا بە بۆچوونی من ئەمە نەک تعدایە بۆ سەر سیادەی عێراق یا بۆ سەر سوپای عێراق یا بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە تعدایە کە بۆ سەر خەڵکی عێراق بۆ سەر ئەمنی خەڵکی عێراق بۆ سەر سیادەی خەڵکی عێراق بۆ سەر ئابووری خەڵکی عێراق بۆ سەر یعنی بەرئاسایشی خەڵکی عێراق یعنی ئەمە خەتەرناکە پێویستە بە زووترین کات حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بێنە سەرخەت یعنی جەریئانە وەکو دەوڵەتێکی ساحب سیادە بتوانن ئەمە چارەسەرکەن بە هاوکاری نێودەوڵەتی من ئەمڕۆم پێخۆش بوو کە کازمی ئەڵێ ئەم مەلەفە دەبێنە ئومە متحیدە ئەمە مەجلیس الئەمن بەڕاستی پێویستە ئەم مەلەفەی ئەمڕۆ مەلەفەکانی کە هەموو یعنی ببەنە مەجلیسی ئەمن چارەسەریکەن ئیتر بەسە بحقد ئەگەر بە حوجەتی تورکیا بە حوجەتی پەکەکە بێتە ناوە من ئەوە حوجەت نییە تۆ لە بەعشێقە و لە شوێنەکانی کە خۆپەکەکەی لێ نییە لێ هەموو معسکراتی تورکی لێ بەڕێ بە بۆچوونی من پێویستە ئەگەرەیتەوێ پەکەکە نەیەلێت ئەمن و ئاسایشی تورکیا بکاتە خەتەرەوە با بۆ خۆی حدودەکانی خۆی بپارێزێ و ئەمنی حدودی خۆی بپارێزێ و قووەتی خۆی لە حدودەکانی ناو حدودی خۆی دابنە نەک بێتە خەرقی دەوڵەتێکی کەوە ئەوە بەڕاستی خەرقی سیادەیە و دوایەوە شەڕ یعنی شەڕ قوانینی خۆی هەیە داخلبوونی هێزێک بۆ دەوڵەتێکی کە بە قانون نەبێ داخل بێ ئەبێ قانونی هەبێ عەسکەرە بێ قانونی هەبێ حرب ئەبێ قانونی هەبێ ئەمە ئەم قانونانە ئەمە قانونی دەولیە کە پێویستە هەموو دەوڵەتەکان التزامی پێ بکەن بەداخەوە تورکیا بەبێ ئەوەی هیچ التزامی بکە بە هیچ قانونێک و پرەنسیبێکی عەسکەری دەولیەوە بە ئارەزووی خۆی
چۆنەڵی تەراتێنەکە بەناو عێراقدا لە قوولایی عێراقیش نەک لە سنوورەکان سلێمانی لە مەخمور لە شوێنەکانی کە بەڕاستی ئەمە هەمووی خەرقی نەک سیادەیە خەرقی قوانینی عسکەری دەولیە. بەڵێ سوپاس دەکەم دێمە وڵات قسە لەسەرەوە دەکەین ئایا دەستنیشانکردنی شوێنی تۆپبارانەکە ئاسان ئەگەر بیانەوێت دواتر دێمەوە لات کاک دکتۆر باسیەوەمان دەکرد ئێستا بڵێن گوتنشینەکان کەرتی ئاژەڵداری گەشتیاری هەموو زیانی بەرکەوتووە لە سنووری پارێزگای دهۆکە لە هەولێرە هەتا لە سنووری بڵین قەزای پشدەر و ئەو ناوچێش کە قەندیل هەمووی زیانی بەرکەوتووە بۆی ئەو شەڕانەوە تا ڕادێکی زۆر بڵێ زیانی بەرکەوتەوە هەتا خۆتان زان لە مای پێش و ناوچەکانی پێنجێنیش زیانی پێگەشتووە بە تابەتی ناوچەکانی شارباژێ ڕووچای ئاسۆس ئەوانش زیانی پێگەشتووە قەزای ماوەت هەموو ئەوانە ینی ئاماژەن بۆ ئەوەی کە بەردەوامیدان و ڕانەوەساندنی تورکیا لەم تۆپبارانە و بە ئامانجگرتی ناوچە سنووریەکان ڕەنگە کارەساتی گەورەتری لە ڕووی مرۆیی لێ بکەوێتەوە هەروەها کارەساتی دیش لە ڕووی ژینگەیی و هەروەها ینی تەسیراتی زیاتر بکاتە سەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ خۆتان نەزان هەرێمی کوردستان وڵاتی هەرێمێکی پیشەسازینی هەرێمێکی هەتاوکو ئێستا ئابوووریەکەی ئابووری کشت و کاڵ ئابووری ئاژەڵداریە بەشێکی ئابووری بازاڕ و ئەوەی کە مەسلەی وزەیە کە نەوت و مەسلەی گازی سروشتێ بۆیە ئەموو ئەوانە تەسیر کاریگەری زۆری هەبووە و لە داهاتوشدا گەر ئەم پرۆسانە بەردەوام بێ خۆی لە ڕاستیژە چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان بیانون بەدەست تورکیا و ئەجینا تورکیا ئامانجی هەیە کە بە گوێرەی ڕووی ئای سیاسی کە تقریبان 80 لاپەڕەیە و ساڵی 2010ش بە زمانی عەربی وەرجێڕاوەتە سەر زمانی عەربی لە تورکیا بۆ سەر عەربی ئامانجی ئەوان دەوڵەتێکی بەهێزە و کۆمەڵگایەکی یەکگرتووترە و بخۆشانەزان کە 2023 هەڵبژاردننی سەرۆکایەتی لە هاوینە ئاکری هەموو ئەوانە هەموو پرۆسە سەربازیانەی کە پێشتر ئەنجام دراون کە ئەمە یەکێکی تر لە قفڵی چڕنوک بەڵێ ئەوە هەمووش لێدانە لە بوونی تەحتی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لە ناوچە سنووریەکانە کە بەشێکی زۆر لە ناوچەکانی زابوابات شین و مەتین و ئەوانە وجودیانێ و لەو شوێنانی تریش لە دەرەوەی ئەو ناوچانە بە تایبەتی لە ناوچەکانی پێنجێن و لە ناوچەکانی قەزای ماوەتەوانش کە وجودیان هەیە و لە قەندیلیش تورکیا نەسڵەمیوەتەوە لەوەی کە ئەوانش بە ئامانج بگرێ و لە هەر شوێنێکی تریش هەست بکاکە هەیە بەڵام باش هەیت پەکەکە دەبێ و چۆن مامەڵە بکە سەکە بەڕێز دەڵێ لە هەموو ناوچە سنووریەکان لە سنووری سلێمانی و تا دهۆک و هەولێریش بوونیان هەیە دەبێت چی بکات چونکە تورکیا دێتە پێشەوە پەکەش دێت بۆ قوڵایی شارەکان و دابەزێ بڵێن کە تورکیا بۆن ئۆپراسیۆن ئەنجام دەدات لە ناوچە سنووریەکان وەک باسم کرد تورکیا ئامانجی هەناردەکردنی خێرانەکانە بۆ دەرەوە ئێمە دەبینی تەنها ناوچەکانی هەرێمی کوردستان نیە قەیرانەکان هەناردەکردنی خێرانەکان بۆ لیبیا بۆ یەکلایکردنەوەی ناوچەی قەیرانی ناوچەی نیکۆرنۆ کارەباغ لە نێوان ئەرمینیا و ئازەربایجانەوە لە سووریا بۆ خۆتانەوە ئێستا بەشێکی تر لە سۆماڵ پەل ئەهاوێ و بۆ خۆتان ئەزانن تورکیا و بە تایبەتیش تێڕوانین و دنیابینی ڕەجەب تەیب ئەردۆغان بەهێزکردنی توریایەکە کە لەسەر ئەساسی پەلهاویشتنی جوگرافی و لە ڕێگەی ئۆپراسیۆنی سەربازی وجودی عسکەریەوە بۆ خۆتان ئەیبینن هەموو ئەو ناوچان و ئێستاش بۆ خۆتان ئەزانن پەلامەردانی ڕۆژاوای کوردستانیش دیسان بابەتێکی تری مەطرح بووە لە لووتکەی تاران کە لەم ڕۆژانەی پێشوو لەوێ باسکراوە و تورکیا دەیەوێت کە هەرێکە لە رووسیا و ئێرانش پشتگیری بکەن بۆیە بەنسبەت دەرەمی کوردستانەوە ینی پەکەکەش پێویستە پێداچوونەیە بە استراتیژی کاری سەربازی خۆی بە تایبەتی و چەکداری خۆی لەو ناوچە سنووریانە بۆیە بە تایبەتیش نزیک نەبوون و ناوچە گەشتیاریەکانەوە خاڵێکی گرنگە بەڵام گوتمان تورکیا ئامانجی خۆی هەیە پەلاویشتێکی سەربازی هەیە لە چوارچێوەی عێراقێکی لاوازدا کە ئێستا سیادەی بەسەر ئەو ناوچانەوە نییە و خۆشی لە ناوخۆیان کێشەی سیاسی هەیە ئەو ناوچانەی کە تورکیا بە ئۆپراسیۆن کۆنتترۆڵی کردوون داگیری کردوون جارێکتر چۆڵەن ناکاتەوە بۆ چوونی بەڕێزت لە دۆک بێ لە هەر شوێنێکە بێت کە هێزی لێداناوە بنکەی سەر ناگەڕێتەوە جارێکتر بە هیچ شێوەیە ئێمە ئۆپراسیۆنەکانی ساڵانی 90ەکانمان عملی فلاز و کۆمەڵێک لەو پرۆسە سەربازیانی ترکە کاتی خۆی ئەنجام دراون بە هیچ شێوەیەک نەگەڕاوەتەوە هەتا لە ناوچەی ئامێدی ئەوانە ینی دەبابی تورکی من خۆم ساڵی 2002 چوومەتەوێت لە چوارچێوی گەشتی زانکۆ یا خۆم لە پاڵ دەبابەکانە وێنەم گرتو لە ناو شارەکە بوو لە ناوچە سنووریەکان بوون ئەمە ئەو ناوچانش بە هیچ شێوەیەک چکە تورکیا ئامانجی ئەوەیە ئەو ڕێڕەوەی کە
چەکدارانی پارتی کرێک پێی وایە چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان دامی لۆجستیە گەیەنە ڕۆژاوی کوردستان و لێو دامیانەکرێت ئەیان نێو ناوچەیە کۆنتترۆل بکەن وەک پلانێکی ژێ لە ڕوانگەی بڵین دەستگای سیخوڕی تورکیەوە کە مەسلەی خاڵی 2023 مەبەستیان لەوە کۆتایی هێنانە بە وجود بوونی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لە ناوچە سنووریەکانی سێگۆشەی وڵاتی تورکیا لەگەڵ عێراق و لەگەڵ ئێرانی شاکە ئەمە سووری سووریاشا بورن کە ئەمە یەکێکە لە ئامانجەکان لە ڕووی سەربازیەوە کە تورکیاکاری بۆ کردو ئەو پرۆسانی پێشتریش کە ئێستا لە دوایین ئەم پرۆسی ترین کە ئێستا ئەمە درێژکراوی هەمان ئەو پرۆسانەیە کە بە ئامانجکردنی قیاداتی پەکەکەیە پەلامەردانی ناوچە سنووریەکانە کە پێی وایە چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لەو شوێنانە هەتا ناوچە گەشتیارەکانیش کە ئەم کارە چاتە گەورەی لێ ڕوویاوە ئەمڕۆ پەیوەندی بەو پەلهاویشتە سەربازی تورکیاوە هەیە. سوپاس دەکەم دکتۆر. کاک لیوا محەممەد سەبارەت بە دەستنیشانکردنی شوێنی ئەو بڵین تۆبارانەی کە کراوە ئاسانە دەستنیشانکردنی یاخود ئێستا ئاسمانی عێراق بەدەستکێوە ئایا دەتوانرێت ئەمە بە ئاسانی دەستنیشان بکرێت؟ بڵێ بڵێ بەڵێ بەڵێ ئێستا طبعا بواضحی ئێستا باسی بکەین طبعا ئێستا عەسری تەکنۆلۆژیە عەسری تەکنۆلۆژیا عەسکەریە بەڕاستی علمی عەسکەری ئەوەندە پێشکەوتووە ئێستاکێ چەکەکان ئەوەنە پێشکەوتووە ئەوەنە دەقیقە دوایەوە هەموو جۆرە یعنی ئەتوانرێ بە هەموو شێوەیەک لە هەر جێگایەکی ئەم دنیاە تابیت بزانن تۆ کەیت و چۆن بە ئامانجت بکەن بۆ ئەتوانرێ مەسەنەن لە کەلارە لە سیارەیەک بدرێت کە لە ناو 200 سیارە لە منطقەیەکە تەنها چۆنەڵێت درونێک بچێ لەو سیارەیە بدا بۆ نەزانرێت کێ قەسبی ئەو جێگایی کردووە کە منطقەی زاخۆیە یاخود دەرکار عەجام یا ئەو شوێنەی ئەو هاوینە هەوارەی کە ئەمڕۆ بینیمان بە ئاشکرا قەسب کرا طبعا ئەتوانێت بە یعنی علمی عەسکەری خۆبەرای عەسکەری ئەتوانن بە هەموو شێوێ ئیتیجاهەکان لەکوێوە هاتووە نەوعی چەکەکان چییە و تەکنۆلۆژیەکەی کێیە و سەنعی کوێیە و هەموو شتەکان ئەتوانن بە ئاسانی دەستنیشان بکەن ئەمە ئەمڕۆ علمی عەسکەری گەیشتۆتە ئەو حەدەی کە هیچ شتێک لێی ون نابێت بەڕاستی ئەم جۆرە قەسفانە کە بە ئاشکرا کە بینیمان بە سعات 13:50 دقیقە کرا یعنی بە سعاتی عەسکەری کە 1:50 دقیقەیە بەڕاستی دیارەوە ئاشکرایە و ئاشکراش دەبێت پێویست ناکات ئەوەندە بڵێن کێ بوو کێ نەبوو چۆن دەستنیشانەکان چی بوو بەڕاستی هەموو شتێک دیارە بە زەمانەیە بە ئیدانەکردن ئەم وەزع حەل نابێ ئیدانەمان کرد سەرکۆنمان کرد نازانم ئەوانەمان کرد بەم شێوەیە نابێ حکومەتێک صاحبی سیادە بێ عراقێکی صاحب حەزارەت و دەوڵەتێک بێ بەم شێوەیە بە ئیدانەکردن کێشەکانی حەل نابێ لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەر یا لەگەر هەر دەوڵەتێکی کە پێویستە عێراق ڕەدێکی مقابلی هەبێ عەسکەر بە عەسکەر ڕەدێکی عەسکەری هەبێ من بینیم لە 2000 من خۆم عەسکەر بووم زاڵتی جەیش بووم لە ساڵی 1970 بوو ساڵی 1970 بوو هێزی پێشمەرگە منطقەی کانیماسی کۆنتترۆل کرد تاکو بێکوڤە لە کانیماس تاکو بێگوڤە کۆنتترۆلی کرە و منطقەیە پاشەوەی کە کۆنتترۆلی کرد حکوومەتی عراق ناچار بوو لە منطقەی سەرسەنگ و لەو منطقانەوە قەسفی ئەو شوێنانە بکە ئەوە بوو من بی بەتەرمخۆمە و کاتە لە سەرسەنگ و بەتەڕێکی مەدفەعی هاتن قەسفی منطقەی کانیماس و منطقە و جێگانەیان دەکرد پێشمەرگەی تیا بوو چەند قمبەلەیەک کەوتە ناو حدودی تورکیەوە سێ قمبەلە بوو تورکیا نەیتوانێت هیچ ڕەدێ بدا تەنها ئیدانەی کرد و تەنها داوای لە ئومەم متحیدە و ئەوەی دەوڵی کرد
کە عێراق خەرقی حدودی کروسیە قوبەنە کەوتەتە نایەوە و هەروەها لە ساڵی 2001 چەند تارێکی تورکی خەرقی حدودی تورکی عێراقیان کرد ئەوە بوو بەرپێس درانەوە لایەن تەیارەکانی عێراقەوە تارێک کەوتە خوارەوە دوای عێراق وتی ئێوە خەرقی حدودی منتان کروێ من دیفاعەکەم لەسەر سیادی خۆم لەسەر عەردی خۆم لەسەر ئاسمانی خۆم جا لەبەرەوە ئەم جۆرە خروقانەی کە ئیستاکێ دەکرێت بە ئیدانە و بە سەرکۆنکردن و بە نازانم چی و بە هەندێک ڕێسایل و مەسەج جوانە ناکرێ مەفرڕ ڕەتێکی عەسکەری هەبێ ضعیف نەبێ بەرامبەر ئێران تورکیا نە سووریا یا هەر وڵاتێکی کە فعل مقابل فعل بێ چۆن هەڵە لكل فعل رد الفعل جا لەبەرەوە باش عێراق توانای هەیە ئەوە بکات ئەو ڕەدە سەربازی عێراق دەتوانێت ئەوە بکات خروقاتانە بەڵێ عێراق دەتوانێت ئەو ڕەدە سەربازی هەیە بێ لە ئێستا یاخود توانای نییە تواناکەنیان بەراورد دەکرێت ئێستا بە ئیستاکێن بە بۆچوونی من ناتوانێت بەزەبێ ئەبێ عێراق ئەمە بکاتە تەجروبەیەک ئەمە بۆ خۆی نییە ئەمە چۆنەڵێ تەجروبەیەک بێ ئەمە بەڕاستی شەرم بکە حکوومەت و سیادەی عێراق بەڕاستی بەو ئیدانە شەرمنۆکانەی خەجوولانەی کە ئیدانە دەکات کە ئیستاکێ بووەتە دەوڵەتێک نییە هەموو دەوڵەت ئەقلیمەکان بە کەیف خۆیان تەراتێنی تیادا دەکەن سیادەی نەماوە سیادەی زەعیفە بەڕاستی جێشەکەی نەیتوانی و جێشێکی بەهێز و بەقوت دروستکە کێشە و مەشاکلی ئەوەندە زۆرە ئەم مەسئولانەی کە ئەم عێراق سیادەی کەوتێتە دەستی کۆمەڵی ئەحزاب ئەم ئەحزابانە هەر یەکە تابعی دەوڵەتێکن لەم دەوڵەتانی دەوروپشتمان نایەن عێراق بێتە دەوڵەتێکی ساحب سیادە عێراق دەوڵەمەندە متمەکنە عێراق ساحبی گەورەترین ئیقتصادە لە ناوچەکە عێراق گەورەترین مەصدەری اقتصادی هەیە عێراق پانتایەکی زۆری هەیە عێراق زیاتر لە 42 ملیۆن نفوسی هەیە توانێت باشترین سوپا و باشترین جێش دروست بکە خەڵکێکی قارەمانی هەیە عێراق ئەتوانێت جێشێکی بەهێز عەلەقل دیفاع لە حدودی خۆی بکە من ناڵێم دروستی کە هێرش کاتە سەر دەوڵەتەکانی دەوروپشت عەلەقل بۆ شتێکی وا بتوانێت دیفاع لەسەر حدودەکەی خۆی بکە ئەوانیش ئەزانن عێراق زەعیفە عێراق زەلیلە بۆیە بە کەیفی خۆیان دیێن هێرش دەکەنە سەری و گوێ نادەنە سەر سیادەی عێراق گوێ نادەنە سەر حکوومەتی عێراق ئەزانن عێراق ڕەدی نییە قابلێتی نییە بۆ ڕەت جا لەبەرەوە عێراق ئەبێ پێداچوونەوە بکات بەڕاستی ئەم سەرکردانەی ئێمە نابێ خەریکی سیادە و دەوڵەت و ڕێیس جمهور و ڕێز وزەرا و ناپەرلەمان و نازانم چی و گیرفان پڕکردنەوەوانە بێ تۆ کورە حەج شەرمە ئەمڕۆ ئەوەی بەسەر خەڵکی ئێمە هات بەسەر عێراق هات بەڕاستی بەسەر هەرێمی کوردستانە هات شەرمە واللهی من وەکو ئینسانێکی عێراقی وەک ئینسانێکی کوردستانی بەڕاستی شەرمەکەم لە خۆم بەڕاستی هەستەکەم بە نەقسی خۆم بەڕاستی هەستەکەم کە مرۆڤێکی کەمم بەرامبەر خەڵکانی تر من چیم هەیە ئەوانە چیان لە من زیاترە قووەتیان لە من زیاترە نا ئیمکانیاتیان لە من زیاترە نا خەڵکیان لە من ئازاترە نا ئیقتصادیان لە من بەهێزترە نا تۆ اقتصادت هەیە بەهێزی گەورەترین اقتصادت هەیە لە ناوچەکە توانی بەهێزترین دەوڵەت دروستکەی نازانێەوە خەریکی چین ئەمانە عێراق خەریکی چییە کوردستان خەریکی چییە بۆ یەک ناگرن تەماشاکێ لە هەرێمێکی کوردستانە تایسەن لەسەر پەکەکە ناکۆکن لە زۆنی زەرد لە زۆنی سەوز فول پەکەکەیە هەموو مەقەڕاتی پەکەکەیە لە زۆنی زەرد دژی پەکەکەن یعنی ئەبێ یەک ڕابن بەرامبەر پەکەکە بەرامبەر حکوومەتی تورکیا بەرامبەر عێراق بەرامبەر هەموو لایەنەکان بەڕاستی بەسە واز بێنن بەڕاستی بەسە واز بێنن بەڕاستی ئێوە شانی ئەوە نین ئەگەر بەم شێوەیە بڕە یعنی بە حەقەت ئەو تراژێدی ئەم ڕۆم بینی بەڕاستی شەرمزاریە بۆ ئێمەی خەڵکی عێراق بۆ ئینسانێکی وەک من کە خەڵکە من کابرایکی عەسکەریم بەڕاستی متەئەسر بووم بەڕاستی هەستم کرد
کە من ئەمڕۆ زەلیلم عسکەرێکی زەلیلم بەدەستی ئەم حیزبانەی کە حکمی ئەم عێراقە دەکەن. بەڵێ سوپاس دەکەم کاک لیوا محەممەد دواتر دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتان لەگەڵمان بمینە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر سەبارەت بە کاردانەوەکان وەکو کاک لیوا محەممەد باسی کرد هیچ لە دۆخەکە دەگۆڕێ یاخودەوەی دەبینێت تا کاردانەوەی لایانی عێراقی تونتر بوو بەراورد بە هەرێمی کوردستان پەیوەندی بەچی و پێوەند بە کەوانە هاوڵاتی ناوەڕاست و باشووری عێراق بوون یاخوتەر ئەوان باشتری دانە دەکەن ئەگەر بەیانامەیەکیش بێت. بەڕاستی و پەیوەندی بە ئەحساسی ئینسان خۆیەوەی ئەحساسی ئینسانی ئێمە و چک لەسەر ئاسی حکوومەت چ لەسەر ئاسی خەڵکیش ئەحساسێکی بەهێز نێر دوای هەفتەیەک چەند ڕۆژێک بیرێتێتەوە بەڵام ئینسانی ئەوە عێراقی وان نییە ئەو ئینسانی عێراقی ئەحساسێکی تونتر و قوڵتری هەیە بۆ تراژیدیەکانی خۆی بۆ کارەساتەکانی خۆی هەتا نمونەی لە سێدارەدانی سەدام لەسەر کەیسی دووجێل تقریبا نزیکی 140 کەسێک لە سێدارە درا سەرباری کەیسەکانی کە ئەوان بەسەریات تێ نەپەڕین بۆیە ئەو ئیدانانی هەتاوەکو ئێستەیە لەسەر ئاسی هەموو لایەک هێز عێراقیەکانیش حکوومەتیش ینی هەتا ئەو کەیسە نەبرێتە ئەم بابەتە نەبرێتە محافلی نێودەوڵەتی و لەسەر ئاستی نەچێتە ناو بابەتی نەتوێگرتوەکان بابەتی ئەنجومەنی ئاساییشەوە ینی هەڵوێستەکان هەڵوێستێکی بەهێز نابێ و تەسەور ئەەکەم بخۆیان خۆتان نەزان بەشێک لە حەشتی شەعبی خۆی دژی بوونی بنکە و بارەگەکانی هێزی تورکیا لە ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی عێراقا و چەند جاری ژامەژیان بۆ کردووە خۆشتان لە فترەی پێشوە ڕەنگە تێبینیتان کرد بێ زۆر جار پەلاماری بڵێن بنکەکان کە سەربازەکانی تورکیا ئادرێ لە منتیقی بەعشیقە و لە جێگەکانی کە بە موشەگێرە شکرێتە سەریان بۆیە هێڵێک هەیە مەسەن ئاراستێک هەیە دژی وجودی بوونی سەربازی بنکە و بارەکانی تورکیا لە ئەوان حسابی عێراقی بۆ کەن کە هەرێمی کوردستانی ژەرێمێکی فدرال لە چوارچەوەی عێراقی یەگرتووە بەڵام ئەگەر وەگوتم هەڵوێستەکان هەتاوکو هەڵوێستەکانی هەرێمی کوردستانیش ئەنی هەڵوێستێکی جددینی هەڵوێستێک نییە کە ئەتوانرێ زیاتر و بە تایبەتیش بەڕاستی هەرێکە لێکێتی و پارتی ئەنی لە ڕابردووە لە بری کارکردن بۆ کردنی نوێنەرایەتی حیزبی لە تورکیا ئەبوو بە جددی کاریان لەسەر نوێنەرایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کرێت و ڕاستە تورکیا دانی پێدانانە بەڵام تا ئێستا نوێنەرایەتی هەرێم لەوێ نییە تا ئێستا لەوێ من نەمبیستووە نوێنەرایەتی حیزبی هەیە خۆشتان نزانن دێجا لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان کێشەی هەیە تورکیا بۆیە ئەگەر نوێنەرایەتی حکومی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم کارەساتانە و پەلاماردانی ناوچەکان و تۆبارانکردن لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ تورکیا تا ڕادەیەک ئەوە لەبەرەی باڵێۆزخانەی وڵاتان ئەتوانن چاودێری ئەو نوێنەرایەتیە بکەن و ئەو نوێنەرایەتیە توانای دەربڕینی هەڵوێستی باشتری ئەبێ وەک لەوەی کە ئێستا نوێنەرایەتی حیزبی بێ و مشکلەکەش ئەوەیە هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچەوەی عێراقدا سیادەی نێودەوڵەتی نییە دەوڵەت نییە بەمانای دەوڵەت کە هەڵوێستی تونتر بنوێنێ و بچێتە محافلی نێودەوڵەتی بەڵام عێراق تەسەورەکەم ئینسانی عێراقی و ئەو هێزە سیاسیانەی کە ئێستا بەشی زۆری شیعە بەڵێ خۆی پیشاندانە بوو کە هێزە بەشی زۆری شیعەکان حکومڕان لە عێراقدا تەسەورەکەین ئەم بابەتە بە هەند وەربگرن و لەبەرەوەی بەشێکی زۆر لە هەموو گەشتیارەکان گەشتیاری ئەوانە کە بوونەتە قوربانی گیانیان لە دەستدا و دکتۆر ئەگەر ئێستا بڵێن سوپای تورکیا ئەو هەموو بنکەی هەیە باز دەکەین زیکەی چل بنکە یەکەم جار لە سەرداوای هێزە کوردیەکان هاتووە یەکەم جار کە هاتوتە ناو خاکیێرێمەوە خۆی کاتی خۆی کە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا تورکیا بە مەرجی دژایەتیکردنی پەکەکە ئامادە بوو ئاعتراف بە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەتا چەند ماوەیەکیش کەدانی بە حکوومەتی هەرێمی کوردستانان نەنا ڕێگەی پەیوەندی هەرێمی کوردستانی بە دنیای دەرەوە بە ئەوروپاوە ڕاگرت و دوای ئەو بۆ خۆتان نەزانن ئەو دەستی وەردانانەی وڵاتانی هەرێمی لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە کردویانەوە بوو شەڕێکی خوێناوی دروست بوو لە بینی چەکدارانی پارتی کرێکەران نووسانی و یەکێتی نیشتیمانی کوردستان دواتر پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە کە تام ساڵانەی دواتریش مەسەن هەر بەردەوام بوو بۆیە تورکیا ئەوێت مەسەلەن هەرێمی کوردستان وەکو ڕوئینێکی ئەمنی سیر بکا کە باش وجودی پەکەکە لە هاتنی سوپاکە لە سەر داواکاری لایەنە کوردیەکان خۆی هیچ شتێکی ئاشکرا نییە بەوە بەڵام ئەوەی کە هەستی پێکرێ ڕەنگە بڵێم جۆرێک لە ڕەزامەندی هەیە جۆرێک لەوەی کە هەیە
کە چاپۆشین هەیە و زۆرێک بڕیاری پەرلەمانی شەبوو بۆی کە نەمێنن بڕیاری پەرلەمانی پەرلەمان لە هەرێمی کوردستانە پەرلەمانێکی بێدەسەڵاتە پەرلەمان توانای محاسبەکردن و چاودێریکردنی حکوومەتی ئێستا چۆن ناتوانێت بەسەلەن حکوومەت ناچار بکات دەسەڵاتی جێبەجێکردن ناچار بکات کە ئەو بڕیاری کە داوێتی بۆ نهێشتنی بنکە و بارەکەی وڵاتانی بیانی بنکە سەربازیەکان لە هەرێمی کوردستان ئەوە بە حکوومەت جێبەجێ بکە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی دەسەڵاتی ئەوتوی بەسەر ناوچە سنووریەکانە وەک پێویست نییە وەک چۆن عێراقی ژنیەتی ئەمانە خۆی گرفتن و بە تایبەتیش کۆمەڵێک ڕێکەوتنامەی ئەمنی هەیە هەموو ئەوانە کە ڕەگەر سەیری ڕێکەوتنامەکانی ساڵانی نەوەدەکان بکەین هەموو ئەوانە خاڵێکی تایە کە بەگژاتچوونەوەی مەسەن تورکیاکە ناوی ناوە ئیرهاب تیرۆر مەسەن مەبەستیان چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستانە بۆیە ینی کێشەکە کێشەیەکی فرە ڕەهەندە فرەپنتە تەنها لە یەک بابەتە یەکلان لێک هۆکار و لێک کێشە ناوەستێتەوە و هاتنی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان بۆ ناوچە سنووریەکان ئەویش پاسایی داوەتە دەستورکی هەرچەنە وەک باسمان کرد خۆی پەکەکە بیانوە گینا تورکیا تموحات و چاوچنوێکی سەربازی و پەلهاوشنی سەربازی هەیە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستاش کەرکووک و منتیقەی ناوچەی مووسڵ ویلایەتی مووسڵ کە بە خاکی خۆی ئەزانێت لە پرۆگرامی خوێندنە هەیە لە نەخشەی سیاسیانە هەیە ئێستاش لە پرۆگرامی ئێستاش هەر بەردەوامە بەڵێ لەبەرەوە کەرکووک و مووسڵ هەولێریش بەڵێ لەسەر میساقی میلیەکەیە کە ئەردوگان کاری هەولێریش تێدایە مەبەستمان ویلایەتی مووسڵ طبعاً تیا بۆ کاتی خۆکەڵی ویلایەتی مووسڵ هەولێر بۆ سلێمانی بوو هەمووان بەڵام ئێستا تقریبا چاوی تورکیا لەسەر کەرکووکە کە کەمینەی تورکمانی لێ و لەگەڵ مووسڵیش کە ئەوانە ئینێکی مێژووی هەیە پێشینەیەکی مێژووی هەیە سوپاس دەکەم کاک لیوا محەممەد سەبارەت بە تورکیا یاخودە و هێزە چەکدا ئەو بنکە سەربازیانەی کە هەیەی ئایا و بنکە سەربازیانە خۆی بەکاریان دێنێ بۆ پرۆسە سەربازیەکان یاخود ئایا هاوکاری چی هەبێ لە ناو عێراق بێ لە ناو کوردستان هاوکاری هەواڵگیری هەیە بۆ تورکیا؟ والله من بە بۆچوونی من طبعا ئەو بنکە سەربازیانەی کە ئێستا تورکیا هەیەی لە ناو هەرێمی کوردستان یا لە ناو عێراقە بە خۆی یعنی چۆن ئەڵێ حڕە سەربەستە چی دەکا لە ناو بنکە سەرباز احتیمالە بەکاریان بێنێ بۆ کاری سیخوڕی بۆ کاری استخباراتی بۆ هەندێک کاری کە ئەتوانێت مەسەلەن لە ڕێگای ئەو بنکە سەربازیانەوە بتوانێت فڕۆکەی فڕۆکەوان یا فڕۆکەی تر یاخود جێگای شوێنی مەسەلەن پەکەکە لە ناو هەرێمی کوردستان یا هەر جێگایەکی کە حکوومەتی تورکیا بیەوێ ئەتوانێت ئەو بنکە سەربازیانە زۆر ئاسانکاری بۆ دەکەن بەڕاستی چۆنەڵی نزیکە ئەو بنکە سەربیان لە ساحەی عملیات و لە ساحەی عسکەریەوە ئەتوانێت بە ئاسانی زوو بگاتە مەیدانی شەڕەکە بەڕاستی ئەو بنکە سەربازیانە شتێکی زۆر ئاسایی نییە کەیسە لە هەرێمی کوردستانە دروست بۆ دوای ئەو بنکە سەربازیانە بە بۆچوونی من کە دروستی کردووە وا بە ئاسانیش پاشەکشەی پێ ناکە و ئەو بنکە سەربازیانە وا دروستی کردەوە کە بمێنێتەوە و هەروەها ئەتوانم بڵێم حکوومەتی عێراقی یا هەرێمی کوردستان بە ئاسانی ناتوانن یعنی بەم شێوەی بەم باشە کاک لیوا محەممەد کە ئێستاکی هەرێمی ئەگەر چەند پرسیارێکی تر بە کورتی سەبارەت بە درۆنەکانیش ئەگەر هاوکاری ناوخۆیی نەبێ ئەو هەدەفانە دەتوانرێت بەو دەقیقێ بپێکن بۆ نمونەوەی لە کەلار هەبوو پێشتر لە سنووری ئاغجەلەر هەبوو لە داماشێو لە سنوورەکانی تر هەیە لە قەندیل هەیە وەڵا بە بۆچوونی من مادام بنکەی سەربازی هەیە و هەروەها دوایەوە ئەتوانم بڵێم زیاتر پەلی کێشاوە حکوومەتی تورکی یا مەسەلەن میتی تورکی یا ئستخباراتی تورکی بۆ ناو هەموو عێراق و بە ناو هەرێمی کوردستان ئەتوانن لە هەر جێگایەک بێمەجەسی جەویان هەیە
بەڕاستی دەستنیشانی هەر بنکەیە بکەنی بنکەیەکی سەربازی بێ کە دژیان بێ یا هەر جێگایەک بێ ئەتوانن بە ئاسانی دەستنیشانی بکەن. من ناڵێم کورد یا مەسەنەن هەرێمی کوردستان هاوکارە لەگەڵیان یا عێراق هاوکار لەگەڵیان بە خۆیان بێ ئەوەی ینی گوێ بدەن بە هەرێمی کوردستان و بە گوێ بدەن بە عێراق بە خۆیان دێنە ناو هەرێمی کوردستان بە خۆیان دەچنە ناو عێراقەوە بە ساحەی شەڕ چۆنەڵێ شەڕگای خۆیانی دادەنن جا لەبەرەوە هیچ بەلاتەوە سەرسام نەبێ کە درونێک لە کەلار یا درونێک لە مەخمور یا درونێک لە هەولێر لە هەر جێگایەکی کە هەدەفەکەی بپێکێ جا لەبەرەوە ئەمانە لە هەموو شوێنێک هەن لە هەموو شوێنێکوەسی خۆیش هەر هەبووە یعنی خەڵکێک زەعیف چۆنە نەفس زەعیف هەر هەبووە سیخوڕی دەکات لە پێناوی پارەیە لە پێناوی کۆمەڵێ شتا ینی ئەوانە هەر هەیە بەڵام ئەبێ ئەوانە دەستنیشان کرێنەیە نییە بەڕاستی من بە بۆ چوونی من ینی ئەمەی کە ئەمڕۆ کرا یاخودەوانەی کە تورکیایکە لە ناو عێراقا یا لە ناو هەرێمی کوردستاندا بەڕاستی مەسەجێکە نامەیەکە یەک ئەوە نیشان دەدا کە پێمان دەڵێ ئێوە ئەی خەڵکی عێراق خەڵکی کوردستان حکوومەتەکانتان زەعیفە بەرامبەر ئێمە ناتوان هیچ ڕەتفعلێکیان هەبێ ئێمە بە کەیفی خۆمان تەراتێنی تیا دەکەین دەڕۆین دێن وەدام نامەیەکی تریشە لایەکی ترەوە بۆ خەڵکی عێراق بۆ خەڵکی کوردستان کە ئێوە لە ژێر کۆنتترۆڵی ئێمەیان لە ژێر ئەمن و ئاسایشی باشە دیوا محەممەد خۆمان لێتان دەکەین بەڵێ بە کورتی بێ بڵین هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکە و ناوچانەی کە ناوچێکی زۆری لەدەستداوە بۆ شتەری پەکەکە و تورکیا بە زۆر بە کورتی کەمتر لە خولەک هەرێمی کوردستان دەبێت چی بکە بە بۆ چوونی من وڵی بە بۆ چوونی من هەرێمی کوردستان ئەبێ هەوڵ بدا یەک لەگەڵ عێراق بە یەک پاکێج ئیدانی ئەم وەزع بکەن و هەروەها هەوڵ بدا زیاتر بەڕاستی من هەرێمی کوردستان ئیستاکێن هەرێمێکە تقریبان بووەتە دوو ئیدارەوە ئەگەر ئیدارەیەکیان ئیداری بکە ئیدارەکەی تر نییە ئیدانی ناکە جا لەبەرەوە هەرێمی کوردستان ئیستاکێن ناتوانێت من بە بۆ چوونی من وەکو عسکرێک ناتوانێت بەرگری لە خۆی بکە یا بەرگری لە سوپای تورکیا بکە لەبەری سوپایەک تورکیا سوپایەکە خاوەن تانکە خاوەن دەبابەیە خاوەنی تەیارەیە خاوەنی یعنی استخباراتێکی بەقووەتە سوپایەکی بەهێزە سوپاس دەکەین کاگیۆ محەممەد هەرێمی کوردستانیە کە ئێستا هەموو لای ناتوانێت بە حقت مقاومەی سوپای تورک بکە بەم وەزعی کە هەیەی ئێستا بەڵێ سوپاسی جەنابەت دەکەم دکتۆر زۆر بە کورتی سەبارەت بەوەی ئەگەر ئەم دۆسیەوەی کازمی باسی کردووە بێتە ئەنجومەنی ئاسایش مانای هیچ دەرەنجامێکی دەبێت لە ڕاستیە خۆتە زانی عێراق وڵاتێکە سیادەی لە سەراسی نێودەوڵەتی ئەندامە لە مەحافلی نێودەوڵەتی بێگومان نەتایجی ئەبێەوە بەردەوام بوون بەڵام وەکوێتە سەر پێداگیری حکوومەتی عێراقی و جەختکردنەوەی لەسەر بنەبەرکردنی ئەم دیاردە و حاڵەتانەی کە بەردەوام دووبارە بێتەوە پەلاماردانی ناوچە سنوورەکان لەلایەن تورکیاوە وەروە قەرەبووی مادی بۆ قوربانیەکان و هەروەها وەرگرتنی بەڵێ نامەی لە سەراسی نێودەوڵەتی کە جارێکی کەمانە دووبارە نەبێتەوە بۆی ئەمە دەرفەتێکیشە هەرێمی کوردستانیش بە هاوشانی تورکیاوە دیوا محەممەدیش باسی کرد کە هەڵوێستی خۆی خا لەگەڵ عێراق بوو ئەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی زەمانات بە بۆنەی دەوڵەتی عێراق و زەمانات لە تورکیا وەربگیرێکە جارێکیکە پەلاماری ئەو ناوچە گەشتیارەکان و پەلاماری ناوچە سونیەکانی هەرێمی کوردستانەدا و لە هەر حاڵەتێکا بوو ئەوەی ئەگەر دووبارە کرایەوە تورکیا تووشی سزای نێودەوڵەتی بێتەوە بۆ پابەند نەبوونی باشە بە کورتی سەبارەت بە باوەش بزارش لێ بکەم ئاڵگۆڕی بازرگانی پەیوەندەکانی عێراق و هەرێم لەگەڵ تورکیای گۆڕانکارێکی بەسەردادێت تاوان وڵاتی عێراق وڵاتێکی مؤسساتیە دەوڵەتە بۆیە لە سەراسی عێراق بە دڵنیایەوە ڕنگدانەوەی ئەبێت بەڵام وەک گوتم کەوتۆتە سەر پێداگیری حکوومەتی عێراقی و هێزە پێکێنەرەکان و هێزە سیاسەکان کە حکوومەتی داهات و عێراق تەشکیلەکەن تا چەند ئەم ڕووداوی کە ڕووداوە بە هەند وەری ئەگرن تەنها لە چوارچێوەی هەرێمی کاریگەری لەسەر پەیوەندی بازرگانی نەوت لە ڕاستیە هەرێمی کوردستان ڕوئیای نیشتیمانی نییە دنیابینی نیشتیمانی نییە تەنها دنیابینیەکی یعنی
مەرحەلیە قۆناغ بە قۆناغە و زیاتریش عاتفیە بەڕاستی چکە هەموو ئەوانەی کە چەنەها بردومانکردی ناوچە سونێک چەند کەس شەهید بوون نەگەشتۆتە مەوقیفێکی یەکلاکەرەوە کە بەرامبەر بە تورکیا هەرێمی کوردستان بگرێتە بەر جگە لە بەیاننامە و ناڕەزای. سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ شارەزای کاروباری تورکیا، هەروە لیوا محەممەد سابیر شارەزای سەربازی کە لە کەرکووکەوە لەگەڵ مامی. سوپاس بۆ بینەرانی وەرە، سوپاس بە هاوکارانم، خواتان لەگەڵ.